ئەبا وەرنەوە بە خۆتانە چوار دەورتان بێننەوە بە خۆیانە ئەگەر خۆشتان هاتوونەتەوە بە خۆتانە ئەرکتانە نەبێەوە بێدەنگ بناوە دابنیشن هەموو گۆرانی بێژێک کە ئیعلانی کلیپێکەکە من هەر ئەماڵێم ئەمە بەسە بۆی پەندی لێوە بگرن بەڕاستی ئەوانەی کە خۆیان بە شوێن کەوتەی ئەم دینازان کەش خۆیان بە شوێن کەوتەی ڕەسوڵ اللهزان کە کلیپێ تەسجیلەکە دیعایەی بۆ ئەکا هەرچی کەسێک کە گوێ لەو گۆرانیە ئەگرێ و کە هەواداریەتی ڕیکلامی بۆ ناکە ناینێرێ بۆ یەکتر بڵاوی ناکاتەوە بۆ کەلامی ئەڵڵا لای تۆوە نەقیمەتی نییە بڵاوی کەیتەوە بیگەیەنی فرمودەی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم لای تۆ قیمەتی ئەوە نییە بڵاوی کەیتەوە بیگەیەنی ئەو بۆ ئەو هەموو جوهدە ئەکا بۆ گەیاندنی کوفر و شیرکەکەی خۆی تۆ بۆ جوهد ناکەی بۆ گەیاندنی تەوحیدەکەی خۆت بۆ گەیاندنی دینەکەی خۆت بۆچی نایکی کوا خۆشەویستیت بۆ دینەکەت تۆ پرسیارە لێکرێ لەبارەی وسیانەوە الله جل جلاله و رسول الله دینەکەی ئەگەر تۆ خۆشت نەویستە بێ و هەوڵی سەرخستن و گەیاندنیت نایابێ چۆن جواب بپێدرێتەوە ئینسان ئاگاداری خۆی بێ زۆر جار شەیتانیە بۆ لای تۆ حەقی نەبێ کورە مهمە تۆ خۆ باشی نا غڕەبا کێن لە آخر زمانە کە رسول الله صلی الله عليه وسلم باسییانەکەن کێن ئەوانن کە خۆیان باشن ئەوانن لێ جواب بنەوە ئەوانە نییە ئەفەرمێ الذين يصلحون إذا فسد الناس ئەوانە نین کە خۆیان باشن ئەوانن کە خەڵک باشەکەن کاتێ خەڵک خراپ بووە وێ بێ تۆ جێدەسە هەبێ ئەبێ ئیشکی ئەبێ هەوڵ بدەی نەک ناو ماڵەکەی خۆتێ لە دەست دەرچوو بێ ئەوانیش بگری و دەرەوەش بگری هەرچی ڕێگایە بەکاری بێنی بۆ ڕاستکردنەوەی شەخصێ ئینسانی مسلمان هەموو کەسێ ئامانجیەتی هەموو کافر و مشریکێک ئاوا لە ڕەسەتەکەیەتی با بیکەم بە زەخیرەیە بۆ قیامەتم کە تۆ ڕێگەت پیشاندا هیدایەتی وەرگر هەتا قیامەت لەسەر ئەو دینە بمێنێتەوە تا ئەمڕۆژێ ئەمرێت تۆ ئەجر دەسەکەوێت چ جای ماڵ و مناڵی لەسەر پەروەردەکات چ جای جاری وا هەیە ئەو پێشەکەوێ بێتە داعیەکی گەورەش بە نەسیحەتێکی تۆ بۆ ئینسان وریای خۆی بێ بزانێ چۆن ڕوبەڕووی ئەم هەموو تەوژمە بێتەوە چونکە ئەگەر وا بێ تۆ هەر بێدەنگ بی بێمەوقیف بی هیچ کۆشش و هەوڵێکت نەبێ تەپڵی سەری خۆت ئەگرێتەوە بای بە چونکە کڵاوەکەیان کردووەتە سەرێ باشە جاژڵێن وریا بە جوان دەستی پێوەگرە بابانەی بە تۆ نابێ لەوانە بی کڵاوەکە کراوەتە سەریە چونکە تۆ ئەوە نیت کڵاو بکەنە سەرێ تۆ پیاوی تۆ مسڵمانی چۆنە بە کڵاو بکرێتە سەرێ ئەنجا دواییش بڵێن ئەبێ دەستیش پێوە بێ بۆی بانەی بە نە کڵاو لە سەرمایە و نەحساب بۆ باشەکەم ئەو بای کوفر و شەهەوات و خەیالات و سیحرەی ئێوە من هەر هەمووی ئەڕەوێنمەوە بە کەلامەکەی ئەڵڵا بە فەرمودەکانی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم بۆیە تا ئەتوانی بڕۆ فێر بە ئەم سەردەمە سەردەمی جەهلە جەهل خەڵکی خواردووە تەخەیل و سیحر زاڵ بۆ بەسەریا وریای خۆت